بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، هەموو ڕۆژانێکی سێشەممە کاتژمێر 3:30 لە خزمەتانە ئەبین بۆ وانەی ئاسایشی ڕۆح کە لە هەمومان پێکەوە لە خزمەت کتێبی نایابی الداء والدواء زانای پایەبەرز ئیمامی ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ژیان بەسەر ئەبێن. لە دەرسی پێشوە باسی ئەومان کرد لەم ئومەتەیە مەسخ و نەسخ و ئەوانە ڕوونادا لە میلەتە، بەڵام خوای گەورە دڵی ئەم میلەتە ئەگەر بێت و گوناهکەن ئەگۆڕێ و هەموو ئەو حاڵەتانە بەسەر ئومەمەکانی پێشترە هاتووە، ئومەتەکانی پێشترە هاتووە، بەسەر دڵی ئەم ئومەتەیە دێت. ئەو دڵی کە پەیوەندی بەخواوە هەیە و ئەو دڵی کە ڕەبتێکی جوانی لەگەڵ ڕەب العالەمینە هەیە، پێ ئەوترێ القەلب السەلیم، کە خوای گەورە لە قورئانە فەرموویەتی یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ئەو ڕۆژە هیچ مرۆڤێک سوود وەرناگرێ نە لە ماڵ نە لە کوڕەکانی ئیلا ئەوەی حاصل ئەبێ و دەستگیر ئەبێ کە بە سینەیەکی سەلیم و ساغەوە لەگەڵ خوایە جەل جەلالوه کردوێتی بۆ خوای گیان و جێبەجێ کردو و پێیەتی لەو ڕۆژەیە. أفرمي إمام ابن القيم رضا ورحمة خوالي به ولا تتم له سلامته مطلقا حتى يسلم من 5 أشياء. بخواد دل سليم نابه هتا لبينشت سلامة نابه. يكميا من شرك يناقض التوحيد، أو دلي باق به بشكترين شريكي بخوا قرار ندى به لدليا، سواء شرك به لمحبته هاوتا دانان به بخوا جل جلاله لروي خوشويستيه لە ڕووی پەرستنەوە ئەنواعی جۆری پەرستن کە خۆشەویستی یەکێکە لە پەرستنەکان، واتە لە شیرک زۆر بەدوور بێ، تەنانەت لە شیرکی خەفی کە بریتێ لە ڕیا مجاهدەکە بۆی دڵی ڕزگارکە لە ڕیا، ئەوە یەکەم دانە. دووهەم سەلامەتی و بدعة تخالف السنة، و ئەبێ دڵی سەلامەت بێ، خۆشەویستی بدعەتی تیا نەبێ، ئەو بدعەتەی کە پێچەوانەی سنەتە ئەم بەرامبەر بدعەتەکان وەستا بێتەوە بدعەتی نەکرد بێ، یان دڵی سەلامەت بێ، تێر نەبوو بێ بە خۆشەویستی بدعەت و خراپەکاری و ئەو شتە زیاد کراوانەی کە لە دینە زیاد کراون و کە پێچەوانەی سنەتی پێغەمبەری خوان صلی الله عليه وآله وسلم. طبعا وشەی وبدعة تخالف السنة ئێمە بەما تێئەگەین کە ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بدعەیەک ئەبینێ کە مخالفەی سنت ناکە، بدعەیەکی تر ئەبینێ کە مخالفەی سنت ئەکا. زانایان زۆر لەسەر بدعە قسەیان کردووە، هەندێک لەسەر بدعە زۆر تند بوون، فەرمویانە هەموو جۆرەکانی بدعەت ڕەت ئەکەینەوە، هەندێکیش فەرمویان نە بدعەت ئەنواعی هەیە، بدعەتی وا هەیە ئینسان کافرەکە، بدعەتی وا هەیە نە ئینسان گومڕائەکە، بدعەتی وا هەیە مخالفی سنت نییە. بنمونە ئەو ئەحکامە شەرعیانەی کە عولەما ئیستینباطیان کردووە لە قورئان و سنە هیچیان مخالفی سنت نین و دەقیشیان لەسەر نییە. ئێمە هەموو ژیانمان بەوانە ئەڕوە. بنمونە تۆ لە نوێژەکەتە هەڵەیەکت کرد، لە کاتی ڕکووعە قورئانت خوێند، طبعا فەرمایشتی لەسەرە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ نابێ قورئان لە ڕکووع و لە سوجودا بخوێندرێ. ئەگەر کەسێ لە ڕکووع یا لە سوجودا قورئانی خوێند، ئایا ئەمە حکمەکەی چی بکات؟ ئایا سوجدەی سەهو بەرێ، سوجدەی سەهو نەبا، یان لە کاتێکە کە وەستاوە کاتی قیامە لە بری ئەوەی سوورەتی فاتحە بخوێنێ ئەتەحیاتی خوێن هەڵەی کرد، ئایا لەم کاتە چی ئەکا؟ طبعا هەر چوار مەزهەبەکە ئیتیفاقیان هەیە لەسەر ئەوە کە ئەم کەسە ئەبێ سوجدەی سەهو ببە. دەی ئەم سوجدەی سەهوە کە ئەیبا نە لە قورئانە نە لە سونە نەهاتووە، بەڵام ئایا ئەمە پێچەوانەی سنەنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم نەخێر بە پێچەوانە دانانرێ، بە ئیستینباطاتی شەرعی دائەنرێ. بۆیە ئیستینباطاتی شەرعی لە کتاب و سنە ناکاتە بدعە، کە ئەڵێن بدعة تخالف السنة
ئەو بدعەیە کە ڕێک پێچەوانەی دەقێکی سنت ئەوەستێتەوە ئەو بدعەیە خەتەرێکی زۆر گەورەی هەیە لەسەر ئیماتەی قەڵب لەسەر نەمانی سەلامەتی دڵ لەم ساڵانەی ئەخیر لە مەسەلەی بدعەتە ئێمە زیادەڕێیمان زۆر کرد زۆر شت هەبوو خلافی فقهی بوو بەناوی بدعەت دژایەتیمان ئەکرد دوایش دەرئەچوو هەندێک جار ئەدیلەی بەرامبەرەکە بەهێزترە بەبیر مەجارێک مەقالێکم نووسی بوو لەسەرەوەی اللهم رب هذه الدعوة التامة لە دوای قامەت سنەتێکی فەرامۆش کراوە ڕێی زانەکانم هێنابوو لەوەی کە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خوێندوویەتی هەر چوار مەزهەبەکە پێیان سنەتە حتى شيخ بن باز پێی سنەتە ابن عثيمين پێی سنەتە والحاڵ کە بەیانم کردو ئەوانە طبعا سەرەتای یا بڵێم گەرمەی ئەو اختلافە بوو زۆر لە دۆست و ئەحبابەوانە زۆر سێر و بەلایەنەوە ئەنو ماسە چۆن ئەوانە ئەڵێن سنەتە کە حەدیثی لەسەر نەهاتووە مژەوە کاکە ئیستینباطات لە شەریعەتە زۆر گەورەیە ولەما هاتوون ئیستینباطیان کردووە قامەت و بانگ هەردووکی بە ئەذان لە سنەی پێغەمبەری خۆی صلی الله عليه و سلم ناو هاتووە بۆیە زیاتر لە 300 زانە لە هەر چوار مەزهەبەکە پێیان وایە سنەتە لەبەی لە دوای قامەتەوە تو اللهم رب هذه الدعوة التامة بخوێنی دەی کەچی ئێمە عمرێک مەسەلەن خەریکی ئەو بوون کە ئەم اللهم رب لا ببین وەکو ئیمامی غەزالی ئەفەرمێ لە ئەمر بمعروف و نەهی لە منکەرە قەد نابێ فەرمان بکەی بە چاکە ڕێگری بکەی لە خراپە لە مەسائلی فقهیە چون مەسائلی فقهی هەر کەسە مەزهەبی خۆی چۆن دەسەگرێ چۆن تەحیاتە خوێنێ کاری ئێمەنێ ئەگەر شتێکمان بینی پێچەوانەی شەریعەت ئەو کاتە ئێمە هەمومان بە ئیتیفاق و بە یەک دەنگ بەرامبەری ئەوەستینەوە نەک مەسائلە خلافیە وردەڵەکان چونکە مەسائلە خلافیە وردەڵەکان کەسمان ناتوانین بەوی ترمان بڵێن بدعەت احتیمالە ئەوەی کە نەیکە کەسێک پێ بڵێ بدعەت چی ئەو کەسێک کە بیکا پێ بڵێ بدعەت چی زۆر مەسائلی ترمان هەیە ئەوە بۆ شێوازە خلافیە بنمونە نوێشکردن بە سەری ڕووتەوە ئایا لە سنن هاتووە نەخێر نەهاتووە بە هیچ شێوازێ هیچ یەکێک لە ئەنبیا بەسەری ڕووتی نوێژی نەکردووە هیچ یەکێک لە ئەصحاب و تابعینیش نەیان کردووە لە عولەمای ئەو ئومەتەش ئایا ئەمە ئەکاتە ئەوەی کە ئەگەر کەسێک بەسەری ڕووتی نوێژی کرد بڵێن وەڵا لە پیاوانە بڵێن وەڵاوە بدعەتی کردووە ئەمە ناتوانن بڵێن بدعەتی کردووە ئەڵێن ئەوە مەسئلەیەکی فقهیە و نایبینین بەوەی کە مخالفی سنت بێ بەڵکو مخالفی عادەتێکە لە عادەتی ئەنبیا و پیاوە گەورەکان کە هەمیشە شەرمەن ئەدەبن بەرامبەر بەخوا جەل جەلالوه لە کاتی نوێژە سەریان داپۆشیوە بۆیە مەسئلەی وبدعة تخالف السنة ابن القيم زۆر دقیق ئەو کەلیمەی فەرمووە شركێک کە مناقضی تەوحید بێ تەوحید هەڵوەشێنێتەوە بدعەیەک کە مخالفی سنت بێ وشهوة تخالف الأمر وهروها شهوتك كبيشواني فرمانكاني خواب جل جلاله وغفلة تناقض الذكر وغفلتك بسر إنسانيات بيشواني يادي خواب جل جلاله وهوى يناقض التجريد والإخلاص وهروها هوا وآرزويك بيشواني خويق لا كردنو إخلاص بونا لقل خواب جل جلاله بويا دڵێ کام دڵە سەلیمە لەلای خوا و سەلامەتە ئەبێ ئەم پێنج شتەی تیان نەبێ شیرکی تیان نەبێ بدعەتی تیان نەبێ شەهوەتی تیان نەبێ غەفڵەتی تیان نەبێ هەوایەکی تیان نەبێ کە پێشەوانەی ئەو ئیخلاسە بێ کە ئینسان لە دڵیا هەیە ئەفەرمێ ئەم پێنج شتە هەر پێنجیان حجابن لە خوا دوورت ئەخەنەوە لە خوا وتحت كل واحد منها أنواع كثيرة هەر یەکێکیش لەمانە دنیایەک جۆر لە ژێریانە هەیە کە ئینسان ناتوانێ بیان ژمێرێ دەی ئێمە بەردەوام لە نوێژەکانمانە بۆیە هاوارەکەن اهدنا الصراط المستقيم چکە ئەزانین تەنها صراطی مستقیم فریامان ئەکرێ دەی ئەو صراطە مستقیمە کە لە نوێژە ئێمە بەردەوام ڕۆژانە لایەنی کەم حەڤەجار لە نوێژە فەرزەکانە لە سوورەتی فاتحە ئەڵێن اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم خوای بمان خەرەسەر ڕێچکە و ڕێبازە ڕێکەکەت ئەو ڕێچکە و ڕێبازەی ڕێچکە و ڕێبازی ئەوانە بوو أنعمت عليهم نعمەتێ بەسەرەدا باراندون لأصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم للصديقين للشهداء للصالحين خواب ما خسر رباز والرجكي أوانا لاني كم حفجر وتومان للشو الرجك دي أم داوي هداية كردنا بو أوي هرشي كارك تكرد بدلك السليم ولك الخوايا جل جلاله بيكي أفرم جابزانا أو صراطي مستقيما كدلي السليم لسري أوستيتوا یەککۆمەڵ زانستی تایە ئیرادەی تایە کردەوەی تایە یەککۆمەڵ تەرکی تایە بە ئاشکرا بەنهێنی
لهم كاتكاني جيانتا أفرمي تفاصيل صراط مستقيم عبد زور بزحمة همو كنجورة كاني أزاني أفرمي هند جار هر نايزاني هند جار أيزاني بلام أويك أيزاني زور كم ترى لويك نايزاني هند جار أيزاني بلام تواناي نيبيكا هند جار تواناي هيك بشيكا بلام كسلك وتمليك رويتي أكات خوي بدسي خوي لصراطي مستقيم دورك بيته إن جاء فرمي سبحان الله همو أمج مثلا قريمان كسيك علمي هبو بصراطي مستقيم إرادي هبو بكردن برياري دا بيكا وكردي هيش تطاوني كاركي أبي إخلاصي لقلاتي كلبي أقرر لبرخاتي خوانا بي مهما كان كارت كذبة بلا شروع يعني أفرمي اشتي في غمرجان صلى الله عليه وآله وسلم أفرمي يعني عبدك أقر بيته مثلا لقل خوايا لقل عبداتي خوايا شريك قرادة تركته وشركه خوايا قول أفرمي واز لخوشي ولا شركة كشيانا منامه أو عباتي أو منامه بويا بوريايا ولا قصراتي مستقيمة أبي بيواندي خوما نخوا إخلاصك زور توك مكين هتاوكو بتوانين نفس من روح من قلب من ضل من لسر أو سلامتي بك أخوة جل جلاله أيو طلبي كردو تنهى أوش من لقبولك بوي أفرمي زور كاد إنسان بهوي قناها كان لقلبي سلامة لا أدا لم بينش خالا دراسي خوتك لهري يشغلو خالانا خلال لتويا دروز بو حتما لصراطي مستقيم كما قلادانت كردوه قاتشك تخصت أودي صراطي مستقيم أقل لي بقرر چونك إنسان كشويني قناها كان كود ورده لو صراط مستقيمي كخوا جل جلاله أيوات دورك يتو إن جاء فرمي خو أجر هيج عقوبة يكي خوا نبي أول شيء كبر عقوبة هبك تو دور أكويته ولا صراط مستقيم والله أوان ده بس للدنيا وآخرتك خوا عقوبتي دابي كتو إلى الصراط مستقيم بهو قناها ودور خصوته إن جاء إمام يت بولينيكي زور جواني قناها كان من بوأكا زور ظرمان بم بولينها يبزاين إمال لسبا شيكاين لأنه قناها كان كام زور قناها أكين أفرمي جاري أصلي قناها كان بزانا درجيان مفاسديان خرابيان همو يجاوازا عقوبة كان للدنيا لآخرة همو يجاواز أفرمي بعوني إخوة بتوفيق إخوة أم فصلا زور بكورتي ين باسي همو جوركاني قناها أكين وأصلا كان بنما كان باسكين أفرمي أصلي قناه دوشت يان أمريكي إخوة دواز لي هنا يا شتيك إخوة فرميتي ميكا كردوت واتا يان أمريكش كانوا يان نهيكش كانوا أمريكش كانوا بنكردن نهيكش كانوا بكردن أفرمي أمدو قناهايا كأخوة جل جلاله هردو باوككي جنوكو إنساني بيكوا امتحان كربي باوكي جنوكا كبرت الشيطان خوا فرماني كي بيكرت وتي سجدة برا سجدة نبرت باوكي بني آدم عليه السلام بي وتشتيم مخو نهي لكر خواردي واتا هردو قناها لكردن ونكردن وارد بول لهردو باوكي إنسانا بويا إنسان وجنوكا بويا أفرمي هردو كان هنديكي ظاهرية بسر جوارحي إنسان هنديكي باطنة للدلايا هنديكي ما في خوايا هنديكي ما في خلقة هرشي أوشي كما في خلقة هر ما في خوايا شكا خوايا سايدانا وكلا ما في خلق تجاوزنكي والله لبرو يا رب العالمين ما في خلقي دانا وأجر خلق اللي يكتر بوران خوش ديان أبوري بويا علماء كرديانا بدو بشو بشي قلتوانا ما في خوا بشي قلتوانا ما في خلق إن جا قناها كان ابن شوار بشي سركي بشي كان قناهي ملكي يعني وكو غزالي الله قناهي إلهي أو قناهي كإنسان لأستيكي زور كأنما نابي أم إشانا ملكي قوربيك يعني بابلين لملكي زور قورا لإله زور جوان لغير إله زور ناشين نابي شان لقل خوايا بكر لقل ملكي قورا هند لقنا كان شيطانين كإنسان بخوي له بارزة وصفتي شيطان أجتيا به هند كان 70 وتدرندات شونا بوشوازة هند كان بهيمين أجلين أم قنا هنا أم شوار تقسيمة إمامية ببختيك زور جوان بومن باسكا ديار أم بختيك إمام ابن القيم باسيك بدرجي لإحياء علوم الدين باسكرا ولا بختيك زور جوان يورقتو ليرا داير رجاوته شكل التقسيم النفسي إنسان كان
ئیمامی غەزالی ئەم چوار جۆرە ئەهێنێت بە درێژی لە ئیحیا علوم الدینە باسی کردووە. ئەفەرمێ یەکەم بەشیان کە مەلەکیە ئیلاهیە، أفرمي فالذنوب الملكية أن يتعاطى ما لا يصح له من صفات الربوبية أو صفتانيك هي الربوبية إخوان إنسان بيه خوي جيبجيك بون منا عظمته خوب جورزانين كبرياء جبروت قهر علو استعباد الخلق خلق بيت عبدي خوت أما أنا هموي صفات الربوبية إخوان هر يكيق لم صفاتاني تيابو چوتە ناو قالبی ئەوەی ئەخطەر جۆری گوناهی تەنفیس کردووە، خەتەرترین جۆری گوناه کە ئینسان لە دینداری و خواناسی دوورە خاتەوە بەرەو خراپەکاری یان بەرەو شیرک و گومڕایی بریتە لەم جۆرە. ئەویش ئەوەیە کە بێت ئەم کەسە ئەو گوناهانە بکات لە کیبر. بۆیە کیبر لە فەرمایشتێکە ئەفەرمێ مسقالە زەڕەیەک، یەک مسقالە زەڕە لە کیبر لە دڵی کەسێکا بێ خوای گەورە نایخەتە ناو بەهەشتەوە. بۆ چونکە کیبریا یەکێک لە صفاتەکانی خوا جل جلاله. لە فەرمایشتێکە ئەفەرمێ کیبریا عەباکەی منە، هەر کەس منازعەی کە نایخەمە ناو بەهەشتەکەمەوە. بۆیە مەسەلەی کیبر کە صفەتێکی مەلەکیە لە ئینسانە ئەگەر هەبوو صفەتێکی زۆر خەتەر و زۆر ئاڵۆزە کە نابێت بە هیچ شێوازێک ئینسان تایە هەبێ. خۆت بەچی بە گەورە ئەزانی؟ یعنی ئەگەر ئینسان یەک تۆ سەیری حیاتی خۆی کە بەخوا شەرمەندە ئەبێ، ئەی چۆن خۆم بە گەورە بزانم؟ بەچیە خۆم بە گەورە بەسەر موسڵمانێکی ترا بزانم؟ والله ئینسان هەمیشە بینی خۆی و خوا ئەبێ خۆی بە کەمترین بزانێ. کەی وات زانی تۆ باشتری بزانە تۆ زۆر لە خەتەرێکی گەورەی. هەر یەکێک لە ئێمە چوویتە ناو مزگەوتەوە تۆ واو زانی لەو خەڵکە باشتری تۆ هەڵەی، تۆ کەوتوتە ناو عەزەمەتی خۆتەوە، تۆ کەوتە ناو کیبریایەوە، بەڵکو ئەبێ کە چوویتە ناو مزگەوتەوە هەستکەی کە تۆ فەقیرترین و ڕوت و ڕەجاڵترین و داماوترین و گوناهبارترینی. کاتێ لەگەڵ موسڵمانانە ئەوەستی ئەبەو مقیاسە بێ خۆت بپێوی. ئەگەر جۆرێک لە جۆرەکانی کیبر لە تۆیە هەبوو ئەوە ئەکاتە صفاتی مەلەکی خوا جل جلاله و شانەشانەی کیبریایی خوات کردو جل جلاله. بۆیە گوناهێکی زۆر خەتەرت جێبەجێکە کاود و بەشێک لە گوناهەکان بریتە لە گوناهی مەلەکی. ئەفەرمێ ئەم جۆرە زۆر خەتەرە، ئەچێتە ناو شیرکەوە، شیرک بۆ خوا قەراردان جل جلاله کە ئەوی شیرکە لە ئەسما و صفاتی خوا هەندێ ئالیهە بخەیتە پەنای خوا جل جلاله یان شیرکە لە معاملە لەگەڵ خوایە جل جلاله. ئەفەرمێ ئەم دوودانیان ئەمەی ئەخیریان کە لە معاملاتە لە معاملە لەگەڵ خوایە هەندێ جار تووشی شیرک ئەبی. ئەفەرمێ ئەو جۆرە نییە کە بە هەتایی لەناو ئاگرا بمێنیتەوە، واتە کاتە شیرکی دوونە شیرک، شیرکی بچووک. ئەوە یەکەمیان زۆر خەتەرە کە خوا لەگەڵ خوایە تۆ عەبدایەتی کەسێکی تر بکەیت. بەڵام ئەمەی دوو هەمیان خەتەری ئەوەی هەیە هەندێ جار هەموو کردەوەکان هەڵەوەشێنێتەوە، چاکەکان بەدەستەوە ناهێڵێ، ئیفلاسە پێەکە. بۆی ئینسانی ئیماندار ئەبێ زۆر ئاگای لەم نەوع ئەبێ. بۆیە ئیمام ئەفەرمێ وهذا القسم أعظم أنواع الذنوب. ئەم جۆرە گوناهە مەلەکیانە لە عەظەمەت و ئیستیعبادی خەڵق و کیبریا و ئەمانە ئەفەرمێ خەتەرترین جۆری گوناهەکانە. ويدخل فيه القول على الله بلا علم في خلقه وأمره. وهروها هر قسەیە بکەی بەرامبەر بەخوا جل جلاله بەبێ ئەوەی زانستت هەبێت چ لە مەخلوقاتی خوایە چ لە فەرمانەکانی خوایە قسە بکە و مناقەشە بکە. ئەچێتە ئەم جۆرە لە شیرکەوە. جاری وایە کەسێکە بینی بێ ئەگا ڕێت ڕخنەیەک لە قورئان ئەگرێ، ڕخنەیە لە سونە ئەگرێ، ڕخنەیە لە شەریعەت ئەگرێ لەم حەضارەتە ئیسلامیە گەورە، ئەچێتە ناو دەرگای ئەم خانەیەوە کە ئەویش ئەوەیە شەریکی بۆ خوا جل جلاله قرار داوە لە یەکێک لە خاڵەکانە، سەواء لە معاملاتە بێ یا سەواء لە ئەسما و صفاتی خۆیان بێ جل جلاله. ئەمری خوا و خەڵقی خوا هەردووکیان چۆن ناتوانی لە خەڵقی خوا کەس ناتوانێت لە خەڵقی خوا ڕخنە بگرێ، ئەوەش کەس ناتوانێت لە ئەمری خوا ڕخنە بگرێ. ئەلا لله الخلق والأمر. هەردووکیان پێکەوە. یعنی ئێستا ئەوە کەستان بینیوە بێت ڕخنە بگرێ بڵێ وەڵاهی هەنار نابێ بۆ شێوازە بێ، ئەبێ بچووکتر بێ یا ئەبێ زۆر گەورەتر بێ بەقەدەر شووتیە بێ. ئەی کەسی ئەم قسانە بکە خەڵک پێڵێن شێتە، چونکە ناتوانێت ڕخنە لە خەڵقی خوا مەخلوقاتی خوا بگرێ، یا بڵێ وەڵا ئینسان نابێ ئەوا بێ باڵای زۆر زۆر بەرز بێ مەسەلەن، یا بڵێ وەڵا بێ زۆر زۆر بچووک بێ ئینسان. هەر کەسی ئەم جۆر ڕخنانە بگرێ بە عەقڵ ناژمێرێت لەناو ئینسانەکانە. دەی ئەمری خواش وایە. بۆ خوایە ئەو کەسەی کە ڕخنە ئەگرێت لە تەعەدودی زەوجات، ئەو کەسی ڕخنە ئەگرێت لە بابی میرات، ئەو کەسی کە ڕخنە ئەگرێت لە مەسەلەی کوشتنەوە، هەر مەسئلەیەک لەو مەسائلە فقهية مسلماني كلا شريعتي أما هي هر كسيك رخنا اللي أجري رجو كوايا رخني قرتبه ل داري شي جوز ولا بأم جوزة بأندازي هنارة جورو
بهمان شوازة چون أول جاقي بزي أو كسائرين عقلي طوانية وأخوة مش عقلي طوانية أقلنا ألا لله الخلق والأمر تأسى كستان بينيوه رخنا بقري لسيستمي جياني مثلا قازك بلا ولا قاز كاك نابي أوابي بيوكو مريشك بجي شون بي آخر قاز بشيتنا أو ترنا بي نخير هر نابي بشي كاك كسي والله نشيت دي والله أو كسي كرخنا للشريعة أقري كالي أم أحكامانا بكالكي استنايا يا أم أحكامانا تعطيلك لأن هم يبوش يوازي يعني تبير كانوا إنسانيات نزيكي 30 ساڵی مێژووی ئینسانیەت دژایەتی کردنی خەتەنەی پیاوان بووە ماشە ئەو هەموو تەقاریر و ئەو هەموو قسە و ئەو هەموو گفتە زۆرەی لەسەرەوەی کە نابێ و پێچەوانەی مافی مرۆڤە و شەهوەتی پیا و کەم ئەکاتەوە ئەنواع قسە ئەنواع دیراساتی درۆ لە ئەخیرە هاتنە سەر ئەوەی کە ئەخطەر جۆرەکانی نەخۆشی بۆ پیا و لەوە سەرچاوە ئەگرێ ئینجا وەرە هەموو ئەوروپا مەجبور بوو سرە بگیرێ بۆ ئەوەی بەپەلا پیاوەکان خەتەنە بکرێت تەسەوەر کرد لەبەرەوە ئەمە شەریعەت کە شتێکی دانا فەرمایشتی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم کەلیمەیەکی دانا بحکمت نییە ئیلا ئەوە تەطبیقە لەگەڵ ئینسانیەتە والله ئەم دینەی ئێمە بەرنامەجە بۆ ژیانی ئینسان یعنی تەسەوەر کە لە فەرمایشتا هاتووە تۆ لەسەر لای ڕاست بخەوە دڵنیا بە لەسەر لای ڕاست سیستەمی ئینسانە بۆ خەوت بەسەر لای چەپا زەرر لێ ئەدا بە پشتا زەرر لێ ئەدا بە دەما زەرر لێ ئەدا ئەنواع نەخۆشی تووشەبی کەنی من دۆستێکم هەیە نەخۆشی توش بووە بەس هۆکارەکەی بە پشتا کەوتووە بە پشتا زۆر خەوت ئێستا کە بە پشتا ئەخەوێ نەخۆشەکەی زیادەکە بەلای ئەخەوێ وردەوەدە نەخۆشەی کۆنتڕۆل بەرە کۆنتڕۆڵەر ئەنواع جۆری تر بۆیە هەموو سنەتێک لە سنەتەکانی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بەرمەجەی حیاتی تۆیە تۆ ئەچی ئەوە جێبەجێ ئەکەی يعني بير كانوا بيغمريان صلى الله عليه وآله وسلم عمري 63 ساڵ پشتێکی زۆر بەهێز لاشەیەکی زۆر پتە و چەند تاڵەمۆیەکی کەم لە ڕیشی مبارەکی سپی بوو ئیتر ئەویتر هەوما بوو بۆ زانان ئەفەرموو ئەو کەسەی بە سنت بچێ بەڕێوە لاشە و جەستە و ساغی وەکو پێغەمبەری خوا ئەبێ صلى الله عليه وآله وسلم تەسەوور کە هەموو ئینسانیەت عەوداڵی ئەوەیە کە ئاسوودە بێت دەی فەرموو ئاسوودەی بدۆزەرەوە لە غەیری ئەو بەرنامە شیرنە و لە غەیری خزمەتکردنی وتەی خوا جەل جەلالوه ئاسوودەیت بۆ نادۆزرێتەوە کاتێکە لە خزمەت ئەو دینە ئەبی ئینجا ئەزانی بەشی ڕۆحی ئینسان و ئاسوودەیەتێکی چییە بۆیە ئەم ئیسلامە بەرمەجەیەکی زۆر گەورەیە ئێمە ئەبێ ئەم بەرمەجە هەمووی تەنفیزکەن پێکەوە جۆری یەکەمی گوناهەکان کە بریتێ لە گوناهی مەلەکی زۆر خەتەرە ئەگەر ئینسان بێت و منازعەی خوا بکات جەل جەلالوه لە یەکێک لەو گوناهانە أعظم جوركاني جناها كبسر إنسانية تأبر حتى إمام ابن القيم أفرمي أجر جناهي ملكيت هبو كرد وكان إسفادين لناكي أفرمي ولا ينفع معه عمل كرد ويتشاكد زورة بلا متكبري إسفاد لك كرد وكان لناكي همي هلا وشينته بطالكاته أبي إنساني مسلمان زور أجل لمسألة أم بشي ملكي بهش وازك خۆ بە گەورەزانین و عەزەمەت و بەکارهێنانی خەڵک و بەعەبەد سێرکردنی خەڵک و بە بچووک سێرکردنی خەڵک و ئەمانە بێ سفەتی ئینسانی ئیماندار نییە ئەوە یەکێکە لەو شتانەی کە ئینسان لەو تەعزیمەی خۆ بە گەورەزانینە و های لێت کە لە ئەخیرە هەموو کردەوەکانی هەڵوەشێتەوە دووهەم جۆری گوناه کە گوناهی شێطانین شەیطان زۆر حەسوود بوو طبعا حەسادەتی بە ئادەم برد عەلەیهی السەلام هەمووتان ئەزانن حەسوودی صفەتی شەیطانیە لە ئینسانە چۆن کبریا و تەکەبر صفەتی ڕەحمانیە و ئینسان ئەبێ خۆی لێ پارێزێ حەسەد صفەتێکە لە صفاتی شەیطان ئەبێ خۆی لێ پارێزێ بەغی زیادە ڕەویکردن لەسەر خەڵک غەشکردن و فێڵکردن دزی ئینجا مەکروحی لە بازی هەموو ئەمانە فەرمانکردن بە خەڵک بۆی گوناه کات ئەمە هەموو ئیشی شەیطانە ڕێگریکردن لە خەڵک کە نەهێڵی تاعەت بکەن بدعە دروستکردن لە دینە دەعوە و بانگەوازکردن بۆ لای گومڕایی هەموو ئەمانە ئیشی شەیطانن و هەر کەسێکێ لەو صفەتانەی تیابێ ئەوە بەشی شەیطانیەتی زۆر زاڵە و صفاتی شەیطانی تەطبیق کردو و تەنفیز کردو کەوابوو بەشێکی تر لە گوناهەکانی دڵی ئێمە بریتێ لە گوناهە شەیطانیەکان کە بێ ئاگامان لێبێ گوناهێکی ترمان هەیە گوناهی سەبوعی و درڕندەکان ئەوە گوناهی درڕندەکانە کاتێک کە ئێمە ئەیکەین
دژایەتی یەکتر ئەکەین تووڕە ئەبین خوێن ئەڕێژین اینجا پەلاماری فەقیر و بێدەسەڵاتەکان ئەدەین ئەنواع جۆر کە لە بینی ئینسانەکانە ئازار دروست ئەبێ و جورئەت ئەکەین کە زوڵم و دژایەتی یەکتری بکەین هەمووی لەو بەشە سەبوعیە چۆن دڕندەیەک ئاژەڵی گوێ ناداتێ پەلامار ئەدا ئەو جۆرە پەلامارش لای ئێمە دروست ئەبێ کەوا بوو جۆری سێهەم کە سەبوعیە دڕندەیە بەشێ لە گوناهەکانی ئێمە ئەلەو بەشە جێگەی ئەبێتەوە چوارەمین و کۆتادانە بریتە لە گوناهە ئاژەڵیەکان حرص شەهوەتەکانی سک شەهوەتەکانی داوێن ئەوەی کە ئینسان تووشی زینا ئەکا تووشی دزی ئەکا تووشی خواردنی ماڵی هەتیوی ئەکا تووشی بەخیلی ئەکا تووشی ترسنۆکی ئەکا پەلاماری زۆر و هەڵپەکردنی زۆری ئەکا هەموو ئەمانە بەشە بەهیمەکەن تەسەوورکە کە ئینسان هەڵپەی زۆرەکە بۆ دنیا تۆ مەڕێکەیەتە پێشچاو کە پەلامەر ئەدا ها لێرە بۆیە یا بزنێکەیەتە پێشچاو ئەو هەموو پەلامارە ئەدا بۆی پێش ڕەفیقەکانی بکەوێ قەپێکی زیاتر لە تۆزی گیا بدە کاتێک کە ئەبینی کەسێک لەگەڵ کەسێکی ترە ماڵی هەتیوێک ئەخوا و دەست ئەبەوە ماڵی هەتیوێک جورئەتی ئەوە ئەدا بەخۆی پارۆسە سەمان ئەوە بەلایەوە گرنگ ئەبێت گوێ بە هیچ شتێکی تر نەداوە بەشی بەهیمی لە ئینسانە وەکو ئاژەڵ ئەوهایە بۆیە ئیمام ئەفەرمێ وهذا القسم أكثر ذنوب الخلق ئەم بەشەی چوارەم کە گوناهی بەهیمین زۆرینەی گوناهەکانی خەلائقە زۆر کات ئینسان لە مەسەلەی ماددا زۆر بەهێزە لە مەسەلەی شەهوەتە زۆر لاوازە لە مەسەلەی شەهوەتە زۆر بەهێزە لە مەسەلەی ماددا زۆر لاوازە ئەفەرمێ سبحان الله ئەم بەشەی ئەخیر کە بریتە لە بەهیمی هەموو کەس ئەتوانێ بیکە بۆیە ئاسانترین جۆری گوناهەکان بەشی ئاژەڵیە لە ئینسانە هەموو ئینسانێک ئەتوانێت پەلاماری زینا بدە پەلاماری دزی بدە ئەوانەی تر هەموو کەس پێی ناکرێ صفاتەکانی تر وەکو ئیمام ئیبن القەیم ئەفەرمێ بەڵام ئەم جۆرەیان کە بەشی بەهیمیە هەموو ئینسانێک ئەتوانێت دەسیەوە بە بیکە ئەفەرمێ بۆیە لە هەموو جۆرەکانی گوناه زیاتر ئینسانەکان ئەکەونەوە ئەم گوناهەوە بەڵکو هەنێ جار لێغاوی دەستی خۆیان لەدەست ئەدەن لێغاوی ملی خۆیان لەدەست ئەدەن دەمبەستنی خۆیان لەدەست ئەدەن لە بەهیمیەوە ئەگەڕێنەوە بۆ سەبوعی وردەودە لە سەبوعیەوە یێنەوە بۆ شەیطانی دوای یێنەوە بۆ مەلەکی تاوایان لێ ئەڵێن ئەنە ڕەبکم الأعلى ئەگەنە ئاستێکی ئاوا کە داوای پەروەردگاریەتی بکەن طبعا داوای ئیلاهیەت لەگەڵ پەروەردگاریەتی زۆر جیاواز زۆر کەس هەیە داوای ئیلاهیەتەکە بە نوعێکی تر کاتێک کە ئەیوە خەڵک ئیطاعی ئەو کە ئەیوە هەموو خەڵکی ملکەچی ئەو بێ ئەمە ئەکاتە بەشە ئولوهیەکە بەڵام تەسەوورکەن فرعون لەوە تەجاوزی کردبوو کە خەڵک عەبدایەتی کە خەڵک هەر عەبدایەتیان ئەکرد ئەیوە ئەنا ڕەبکم الأعلى نەکتە ڕەبکم ئەعلى من پەروەردگاری ئێوەم لە بەشە ڕووبیەکە منازعی خۆی ئەکرد جەل جەلالوه لە بەشە ئولوهیەتەکە تێپەڕی بوو بۆیە ئەفەرمێ ئەم جۆرە لە ئەخیرە بەرەو منازعی خوا ئەڕواتەوە لە شیرک لە وحدانیەتە دروست ئەکا ئەگەر ئینسان کۆنتڕۆڵی نەکا بۆیە ئەبێ ئینسان زۆر هەوڵ با بەشە بەهیمەکە کۆنتڕۆڵکە چونکە هەموو گوناهەکان لێوە سەرچاوە ئەگرن ئەگەر گوناهت لە بەشەکانی تر هەیە فریاکەوە چارەسەریک لە بەشی بەهیمیە مجاهدە دەست پێ ئەکا جیهاد دەست پێ ئەکا لەگەڵ نەفسا هەوڵ و تێکۆشان لەگەڵ نەفسا دەست پێ ئەکا بۆ کۆنتڕۆڵکردنی نەفس اینجا بزانە هەموو ئەو گوناهانی کە ئێمە ئەیکەین هەندێکی گەورەی و هەندێکی بچووک هەموو عولەما متفقن لەسەر ئەوەی گوناهەکە بن دوو بەشێکی گەورە بەشێکی بچووک لەبەر ئەوەی کە لە قورئانە لە سوننەیە باسی گوناهی گەورە و بچووک کراوە ئەفەرمێ ئین تجتەنیبوا کەبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم وندخلكم مدخلا كريما ئەگەر خۆتان پارێزن لەو شتە گەورانەی ڕێگریتان لێکراوە ئەوە ئێمە خواجیان ئەفەرمێ لە هەموو گوناهەکان و سەیئەتەکانتان ئەبورین و ئەتان خەینە شوێن و جێگایەکی زۆر کەریم و بەڕێز شوێنێک کە کەریم ئامادەی کردبێ بۆ خەڵکی کەریم ئەبێ چۆنی ئامادە کردبێ یا لە ئاەتێک تر ئەفەرمێ الذين يجتنبون كبائر الإثم والفواحش إلا اللمم خۆیان ئەپارێزن لە گەورە گوناهەکان ئللا گوناهی وردەڵە نەبێ یان پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ الصلوات الخمس پێنج نوێژەکە بەتایبەتی جەماعەت زۆر گرنگە لە نوێژەکانە ئەم نوێژە بە جەماعەتەکەی دوای ئەو نوێژێکی تر بە جەماعەتەکەی نێوان ئەم دوو نوێژە
ئەو گوناهە وردەڵانەی کە هاتوونەتە ڕێتخوا لە هەمویان ئەبورێ. ئەم جمعە بۆ جمعەکەی تر کاتێککە ئەچی بۆ جمعە ئەزانی چه ئەجرێکی گەورە دەستگیرە بێ، خوای گەورە لە گوناهی نێوان ئەو دوو جمعە هەردووکی ئەبورێ گوناهە بچووکەکان. اینجا ڕەمەضان بۆ ڕەمەضان خوای گەورە لە سەرجەم گوناهە گەورەکان ئەبورێ. بۆیە فەرمایشتەکە ئەفەرمێ پێنج نوێژەکە لەگەڵ یەکترە، جمعە بۆ جمعە، ڕەمەضان بۆ ڕەمەضان، مکەفراتون هەمویان مكفرا لقناها كانت أبورين أبن السبب وهكار بولي خوشبوني خوا لما بينهن لم جمع بو جمعيت لو رمضان بو رمضانيت لو نيج بو نيجيتر ببلا مرجك أما إن جتونبت الكبائر أجر خود لقناها جورا كان باراستبه أو قناها ورد كان خواي جورا بهوي أمان وهرهم وليان أبوري أفرمي أم أعمال كردوانيك بمكفرات الذنوب درجات يعني هي أنا تنها قناها بشوك كانت أسريتها بلام إخلاصت كمك بأقل لي بين لقال خوايا لاواز أكا هندي كان لقال أو بشد بوتوك ما أكا بشي بيوانديك لقال خوايا وكو خوايا منيتو شار سر نابي أبي خود بيوانديك دروس كيتو بلام ها واندي خوايا قول لقناها كانت أبوري هي أنا لخوای گەورە لە گوناها بچووکەکەشت ئەبورێ و بەهۆی ئەو بورانەوە لە گوناها بچووکە لە کەبیرەکان زیاتر دوورت ئەخاتەوە. هەندێکیان ئەفەرمێ نا خوای گەورە لە گوناها بچووکانیشت ئەبورێ و ئەبێتە ڕێچکەیەکیش ئەم سەڵەوات ئیلا سەڵەوات، نوێژ بۆ لای نوێژ، ڕەمەزان بۆ لای ڕەمەزان، جمعە بۆ لای جمعە، ئەبێتە سەرەتایەکی خێر کە خوای گەورە لەسەر جەم گوناهەکانت ببورێ و ئیرتقایەکی گەورە بکەیت لای خوا جەل جەلالەهو بەرز بیتەوە لای ئەو. أفرمي أما زورك لإشكال كان يقول لا أبا بيغمريان صلى الله عليه وآله وسلم رجك فرمي ألا أنبئكم بأكبر الكبائر أريبيتا نظم لنا وقناها قورة كان كاميا لهميان قورة ترن قلنا بلى يا رسول الله صلى الله عليه وآله وسلم بلى أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم ومن باسك فرمي الإشراك بالله شريك بخوا قراردان وعقوق الوالدين عزيدان وأزادان دايكو باوك وشهادة الزور هروها شاهدان درو أمس دانا لنا وقناها كبيرة كان كبيرة ترن قورة ترن لصحيحين هاتوا بغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمين اجتنبوا السبع الموبقات ختان بارزن لو حود قناهيك بيتان هل أخلص كيني بالطاوي لدين أتان كات الدروا شاكا كانتان أتاشوناي هالي أتان فوتيني وتمان أي بغمريان صلى الله عليه وآله وسلم تشين أوانا فرموا الإشراك بالله يا كم شريك بخوا قرادان دوهم والسحر جادو قري سهم وقتل النفس التي حرم الله إلا بالحق كشني بنا حق وأكل أموال اليتيم خوارني مالي هتيو وأكل الربا خوارني الربا والتولي يوم الزحف بشكرنا كافران بيدنا للرجي برنقاري بونا ودا وقذف المحصنات الغافلات المؤمنات توم الدروس كردن قذف كردني أفرتاني محصني باق داويني غافلي بأقال لو بهتانا وإيمان دار كاتك إنسان كلمة يكبران بريان الله كابو أمانا أو حود قناهان كتو أفوتينا بيركروا الشريك بخوا قرادان چن قوري سحر چن خطرة هو تصور مكان طبعا أسئمة هل يكيق لأيما علين سحر زور أو هايا دوستك زوزو ملتزمة سي دفتري ديار نبو هاتبو إيمان صامي بچم ألان كسيك هي أزاني باركم لشوية زورم بيوت كأو توشي قناهي كي زور قوري بيتوشي تلاي ساحر كاكا أمادا نبو يجوي لقصة كمان بي أمادا وشي تلاي ساحر كا سي دفترك وإليك الأخير أخوي توشي قناهي كا نشي دوزيو وإنسان أبي زور أقالي بسوك سير مكة كأفرمي أما السبعي موبقات لأخوة نافرمي كشتني نفس إما تصور كجاري وهي لسرشتك هلا تشين آمادين إنسان بكوجين بينما الشريعة رقد نادا آية نفسي خوز زالك يا شريعته خوارني مالي هتيو لو أتشتو تصور كي خوارني مالي هتيو هر أويا ما فكي أخويتو باركي أخويتو خان يعني ما هند جار خلق أشتا مالي هتيو كو تشايق ناخواتو الله نوكو مالي هتيو بخوم نام باسي مالي هتيو كابا ظلم أنواع جوري مالي هتيو خواردن هي تصور كجاري وهي مسألة كميرات حل نكراو استسور أزاني أو بشكي أو هتيوانيتي كشي أماداني بشكا كيان بديتي أو أكات خوارني مالي هتيو خوارني الربا الربا أنواع زوربو كافران وبيدينان زور إيشان كدو لسروي مسلمان توشي در خوارد الربا بكن
ئەنواع جۆری ڕیبای نوێ ئێستا لە ناو معاملات و لە ناو کاروبارە هەیە کە کەسی مسلمان بێ زۆر هوشیار بێت نەکاتە ناو ئەمەوە چونکە مە سەبعی موبقاتە پشتکردنە دوژمن لە ڕۆژی بەرەنگاربوونەوەدا. طبعا هەندێک زانایان ئەفەرمون ئەمە تەوەلی یەوم الزەحف ئەو ڕۆژەیە کە ئاوە جێشی مسلمان و کافر بەرامبەر بە یەک ئەوەستن ئەگەر کەسی ڕاکە لەمە خوای گەورە لێی نابووری ئەبەت. ئەمە یەکێکە لە گوناهە زۆر گەورەکان ڕاکردن لە ڕۆژی بەرەنگاربوونەوەدا. ئایا ڕۆژی بەرەنگاربوونەوەی تەنها جیهاد ئەم حکومت بەسەرا دێت یان بەرەنگاربوونەوەی تر؟ ئەمڕۆ باشترین ڕۆژی بەرەنگاربوونەوەی کافران و بێدینان لە ڕووی فکریەوە، لە ڕووی عەقیدەیەوە، لە ڕووی علم و زانستەوە، لە هەموو ڕۆکانەوە کافر وەستا و ئێمەش وەستاین بەرامبەری. ئایا پشتێک کردە دوژمن و ڕات کرد؟ ئایا لە دەعوە و بانگەواز دوور کەوتیتەوە؟ کەسی ئیماندار ئەبێ زۆر بەهێز بێ، بەرنامەکەی خۆی زۆر بە پتە و گەورە بگرێ. لەم ڕۆژانە تەقریرێکە ناو ئەوروپایە کە ئەچێت قاوەخانەیەکدا ئەنێت پارەیەکی زۆر باش پێ ئەکە، ئافرەتێک تۆمەتێکی بۆ دروستەکە بەبێ ئاگای خۆی. هەموو تەقاریەکە نەڵێن ئەم کەسە پاکە، بەڵام نەتیجە بڕیاریاندا کە 5 ساڵ بکەنە سجنەوە. 5 ساڵ لە سجنا بوو بە خەیرێکی زۆر گەورە بۆی 5 کتێب و زیاتر لە سەدان کەس لەسەر دەستی موسڵمان بوو. خوا کردی بە هۆکارێکی تر. ئەم کەسە نەفسێتی نەڕووخاوە چونکە بینی خۆی و خوا ساغەکە بە هەمووی عەلامی دنیا باسیکە. با باسیکەن فڵانە مهندسی زۆر گەورە کاری فاحشەی کردووە، بە هەموو جەریدەکان بنووسن کەسێکی کۆیتی تەعادای کرد لە ئافرەتێک بەم شێوازە. ئەو بەلایەوە گرنگ نییە، بینی خۆی خوا ڕازگۆیە بۆ یەک هەوڵێکی زۆر جددی ئەدا لە ناو سجنە خەڵکی زۆر لەسەر دەستی موسڵمان ئەبێ. بەڵکو هەموو ئەوانەی کە موسڵمان ئەبن هەمویان شانازی بەم گەنجەوەکەن کە ئەم فترە هاتوۆتە ناو سجن لەگەڵیانە. بۆی کەسی موسڵمان بێ بەرنامە نییە، هەموو کاتێک تەوەلی یەوم الزەحفی نییە. ئێمە بەردەوام لە زەحفین بەرامبەر بە کافران و بێدینان، ئێمە لە سیراعێکی زۆر گەوران. ململانەی حەزارەتەکانە ئەمڕۆ لە هەموو جیهانە. چۆن کەسی کافر ململانێ بە حەزارەتی خۆیەکە منیش بە هەمان شێواز. ئێوە تەسەورەکەن کافر و بێدین هاتووە وڵاتی منی داگیر کردووە. ئایا خەڵکی موسڵمان نەیانتوانیوە چەکەرەی ئیسلام بەرنە ناو ئەوروپا و داگیریکەن؟ لە هەموو ڕۆژ و هەموو ساعاتێکە خەڵکی موسڵمان زیاد دەکەن لە ناو ئەوروپایە. بۆیە ئەمە ململانەی حەزارەتەکانە. ئەو هێرشە کاتە سەر منیش هێرشەکەمە سەر ئەو. لەوە چێ زۆر کەس هەبوو بێ کە ڕۆشتە بێ ئێمە وتوێتمان هەڵە ئەکا ئەڕوا، بەڵام زۆر بانخوازی زۆر گەورە هەبوون، وڵات و ماڵ و هەموو شتێکیان بەجێهێشت هەتاوەکو بتوانن لە پێناوی خوایە، لە پێناوی دینەکەی خوایە هەموو حیاتی خۆیان سەرف کرد لەناو ئەوروپایە مجاهدەیەکی زۆر گەورە تا ئیسلام بکەنە ڕقەمێک. وای لێبێت ئەو چۆن وڵاتەکەی من ئەوێ داگیرکە، من لێەوە ئیش لەسەر ئەو کەم، کار لەسەر ئەو کەم. بۆیە ئەبینی ڕێژەی موسڵمانان ڕۆژانە زیاتر ئەبێ. ناوی محەممەد صلی الله عليه و آله وسلم ساڵ بە ساڵ زیاتر لە ئەوروپا ئەدرەوشێتەوە. کەوابوو ئێمە لە ململانەیەکی گەوریان نابێت پشتکەینە کافر و ڕاکەین، بە دوو هەڕەشە و بە دوو گوڕەشە و بترسین. خاوەنی پەیامێکی محەممەدی زۆر گەورە صلی الله عليه و آله وسلم. ئەم پەیامە ئەبێ بگەینە نەتیجە. پێش ئێمە خەڵکێکی زۆر ئازاگەیانیانە دەستی ئێمە ئەبێ بگەینە جیلی دوای خۆمان. جیلی دوای خۆمانە بێ کار لەسەری هەمومان پێکەوە ڕۆژێک لە ڕۆژان لە سێبەری شەکاوەی بەرزی و عیزەتی ئیسلامەدا بنیشین. بۆیە ئەم ململانەیە کە هەیە التەوەلی یەوم الزەحف، هەندێک لە زانایان باسی ئەویان کردووە کە ئەمە ڕاستە مطلقاً باسی ئەوەکە لە کاتی جیهادا موسڵمان قەت ترسلۆک نێ پشتکاتە دوژمنی. یەکێک لە صفاتەکانی کەسی ئینسانی ئیماندار لە کاتی بەرەنگار بوونەوەیە زەڕەیەک ترسی نییە، ڕاکردن نییە، ئللا ئەوە نەبێ ئەگە تاکتیکێکی عسکەری بێ مەسەن ئەو موسڵمان ڕاکەن. ئەگەنا ڕاکردن بۆ موسڵمان نییە لە کاتی جەنگە. دەی چۆن لە کاتی جەنگە نییە بەخوا ئەبێ لە هەموو کاتەکانی تریشە ئاوا بێ. کاتێک کە گرتیانی لەسەر وشەی لا ئیلاهە ئیلا الله عەزیەتیان دای زیاتر بڵێ لا ئیلاهە ئیلا الله، لەسەر بانگ عەزیەتیان دای زیاتر بانگ بدە، لەسەر قورئان خوێندن عەزیەتیان دای زیاتر قورئان بخوێنە. چونکە والعاقبة للمتقين، والعاقبة للتقوى. بەخوا عاقبەت بۆ ئێمەیە. بۆیە نەتیجە خەڵکی موسڵمان ئەبێ زۆر لەناو ئەو ململانەیە بەهێز بێ، ئەگەرنا تووشی ئەم گوناهە گەورە ئەبێ التەوەلی یەوم الزەحف. قەزفکردن و باسکردنی ئافرەتێکی پاکداوێن یان پیاوێکی پاکداوێنی ئیماندار، طبعا ئەم خاڵە زۆر خەتەرە لە حیاتی ئێمە. وتاتی ئەمڕۆ ئیعلام بە دوای عیبا ئەگەڕێ. ئیعلامی ئەمڕۆ ئیعلامێک نییە حەقیقەت دەرخە، تەنها بە دوای هەڵاوێڵە.
ناتوانێت جوانی ببینێ تەنها تاریکی و ناشیرینی ئەبینێ. ئێستا ئێوە سیرکەن لە ناو چەمچەماڵە چەند دایک و باوکی بەڕێز هەن کە خزمەتی مناڵەکانیان ئەکەن، چەند هاوسەر هەن تواونەتەوە بۆ هاوسەرەکانیان، بەڵام تەنها حادیسەیەک ڕوو ئەدا پیاوێک هاوسەرەکەی خۆی و مناڵەکانی ئەسووتێنێ، ئەعلام بەس چاوی لەسەر ئەوەیە ئەو جوانیانە هەر هەمووی نابین. وەرە لەم هەڵەبجەیە ئەم هەموو خەڵکە پێکەوە ئەژی، ئەگەر کەسێ بکوژێ فۆکسی ئەعلام هەرەموو ئەچێتە سەر ئەو کەسە، جوانی نابینێ ئەمڕۆ. لەبەرەوە کەسی ئیماندار چاوی ڕاگەیاندنی ئەمڕۆی نییە کە چاوێکی ظالمە، چاوێکی حەقیقی ئیماندارانەی هەیە، شتە جوانەکان ئەبینێ. بۆیە هەر کەلیمەیەک وشەیەک بەرامبەر بە موسڵمانێک لە مەسئلەی شەرەفی ئەو کەسە، پاکی ئەو کەسە وترا بیسرا قسەی لەسەر کرا، ئینسانی موسڵمان بێ زۆر لێ بەدوور بێ، زۆر پاک بێ. ئێمە لەبەر تەنافوسی خۆمان لە بین یەکترا نابێ بمانەوێت بەرامبەرەکەمان بشکێنین، لەوە چێت دیعای زۆر گەورە بۆ کەسێکی ئیماندار بڵاو ئەبێتەوە. ئەی تەسەوور کە لە 600 ساڵی حکمی ئیسلامیە 600 ساڵ یەک کەس نەبووە داری حەدی لێ بدرێ بە شاهیدیدان، بڵێن ئەم کەسە زینای کرد بە شاهیدیدان، هاتووە خۆی ئەعترافی کردەوە توێتی کاکە زینام کردەوە لێی دراوە. 600 ساڵی حکم یەک کەس داری لێ نەدرا بەهۆی چیە؟ بۆی شاهیدیدانەوە. بۆ چونکە لە شەریعەتە ئەفەرمێ ئەبێ ئەم کەسە بە چاوی خۆی، ئەم 4 کەس بە هەردوو چاوی خۆیان داوێنی ئەم پیاوە لەناو داوێنی ئەو ئافرەتە ببینن، اینجا ئەتوانن قسەی لەسەرکەن و شاهیدی بدەن. ئەگەر بێت و سیانیان موعیدەکانیان یەک موعید بڵێن، 4ەم مخالەفەکە هەر 4یان داری حەدیان لێ ئەدرێ. بۆیە حاکم یەکەیە کە قسەیان لەگەڵا ئەکا، هەر کەسە تەفسیلاتی شتەکان لێ ئەپرسێ، ڕنگ و جل و شوێن و جێگە و کات و هەموویان لێ پرسیارەکە. یەک خلافی بچووک لە قسەی دانەیشانە هەبێ پێچەوانە ئەوانی تر هەر 4یان پێکەوە دارکاری ئەکرێت. تەسەوورکە بۆیە شەریعەت زۆر لەو مەسئلە توندە و بە گوناهێکی کەبیرە ئەژمار کراوە. لە صحیحینە هەر هاتووە پرسیاریان کرد لە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە کاتی تر ئەم فەرمایشتەمان باس کرد و ئیمان باسی کرد، فەرمویان کام گوناه زۆر گەورەیە؟ فەرمووی شەریک بۆ خوا قەراردان کە تۆی خەلق کردو تۆ بچی هاوڵی بۆ پەیاکەی، دووهەم بچی زینا بکەی مناڵەکەت بکوژی لە ترسی ئەوەی کە نانت لەگەڵا بخوا، سێهەم زینا بکەی لەگەڵ خێزانی دراوسێکەتە. ئەمەی کە عەرزم کردن کابوو گوناه ئەبێتە دوو بەش، گوناهی کەبیرە هەیە، گوناهی سەغیرە هەیە، وەکو ئیمان باسی ئەکا. گوناهە کەبیرەکان چەندێکن، عەدەدیان چەندێکە، ژمارەیان چەندێکە، عولەما ئیختلافیان هەیە، زۆر قسەی لەسەر کراوە. ئەفەرمێ هەندێک فەرمویانە حەصری نییە، ژمارەی نییە، هەندێک فەرمویان ژمارەکەی مەحدودە، هەندێک فەرمویانە 4 7 ئیتر ئەڕوا هەتا وەکو 7. بۆیە کتێبی ئەلکەبائیری ئیمامی زەهەبی زیاتر لە 7 دانەی کۆ کردوێتەوە. جوانترین قسەیە کە لێرە ئیبن القەیم باسی ئەکا، ئەفەرمێ ئەصحاب ئەقوالیان زۆر زۆرە. ئەبوو تاڵیبی مەکی فەرموویەتی، بەڵام هەر هەمووی لە 4 قسەیە کۆ ئەبێتەوە، هەمووی بەم شێوازە کۆ ئەبێتەوە. 4 گوناه لە گوناهە گەورەکان گوناهی دڵن، شەریک بۆ خوا قەراردان، ئیسرار لەسەر مەعسیەت. طبعا ئەو خاڵە ملاحەزەتان بدەمێ، گوناه ئیسرار لەسەر گوناه، گوناه بچووکیش بی ئیسرار لەسەری هەبێ گەورە ئەبێ. بۆ نمونە دزیەکی بچووک، دزینی قەڵەمێکی بچووک، ئایا کاتە گوناهێکی کەبیرە؟ ناکاتە گوناهی کەبیرە و دەستیشی لەسەر نابڕێ. بەڵام ئایا کەسێک مصر بێ لەسەر ئەوەی هەموو ڕۆژە بێ قەڵەمێ بدزێ، هەمیشە فکری لای بێ قەڵەمێ بدزێ، ئەو گوناهی گەورە ئەبێت. بۆیە ئیسرار لەسەر گوناه وەکوە گوناهەکەت کردبێ، هەمیشە مصر بی، دڵ سوور بێ لەسەر ئەو گوناهە بکەی. بۆیە ئەفەرمێ ئەم بەشە بەشی دڵە، گوناهێکی گوناهە گەورەکان. والقنوط من رحمة الله، مەیوزبوون لە ڕەحمی خوا، پێت وابێ ئیتر ڕەحمی خوا شمولی تۆ ناکە، تا تۆ گوناهباری خەجاڵەتباری تازە ڕەحمی خوا شمول ناکە، هەڵەیە خۆی ئەوە بۆ خۆی گوناهێکی گەورەیە. الأمن من مكر الله، ئەمین بێ بڵێ تازە خوا من عقوبە نادا، تازە من تەواو من ئەهلی مزگەوت و جەماعەتم و تەواو لەوە دەرچووم کە خوا عقوبەم بدا. ئەو ئەمینێ لە مەکری خوا بە گوناهی کەبیرە لەسەردا ئەندێ. 4 دانەی دڵ بوو ئەمە، 4 لە زمانە هەیە، شەهادەتی درۆ، قەسفی محسەنات، تۆمەتبارکردنی ئافرەتی پاکداوێن، سوێنە کە سوور بزانی درۆیە، یەمینی غەموس لەگەڵ سیحرکردنا بە زمان. ئەم 4 بە زمان ئەکرێت و لە گوناهە کەبیرەکانە. 3 دانە هیسکە، خواردنەوەی عارق،
یان مادە بێهۆشکارەکان هەر هەمویان خواردنی ماڵی هەتی و خواردنی ڕیبا ئەم سێدانش بە سک ئەکرێن لە گوناها گەورەکان. دوودانە لە فەرج و لە داوێنایە، زینا و لیواڵتە هەردووکیان بە فەرج و داوێن ئەکرێن کە لە گوناها گەورەکانن. دوان لە دەسایە، کوشتن و دزیکردن هەردووکیان لە گوناها گەورەکانن. دانەیەک بە قاچ ئەکرێ، ئەویش ئەلفیرار و منە الزەحف، ڕاکردنە لە دوژمن لە کاتی بەرەگاری بوونەوەدا. دانەیشیان بە هەموو لاشە ئەکرێ کە بریتێ لە عقوق الوالدین. چکە عقوق الوالدین ممکنە خراپەکاری لەگەڵ دایک و باوکە بەدەست بکرێ، بە قاچ بکرێ، بە زمان بکرێ، بە نێوچەوان بکرێ، بە چاو بکرێ، بە دڵ بکرێ. ولا تقل لهما أف، بە زمان بکرێ. ممکنە مەسەلەی خراپەکاری لەگەڵ دایک و باوکە ئەو گوناها کەبیرەیە هەموو لاشەی تۆ تایە بەشداری ئەکە. لەوە ئەچێ چاوبەرزکردنەوەیەک لە ئاسی دایک و باوکە بە خەتەرێکی زۆر گەورە هەموو ئەعمالەکان هەڵوەشێنێتەوە. گوناهێکی کەبیرەی ئەوەندە خەتەرە. احتیمالە بە ئۆفکردنێک، بە ئاخدەربڕینێک، بە بێگوێنەکردنێک، هەر یەکێک لەوانە عقوقی والدینێک کە لە گوناها زۆر خەتەرەکان لە حیاتی ئینسانە. دەی ژمارەکەیان ئایا حەسرکەین حەسر نەکەین؟ بەگشتی ئەڵێن هەرچی لە قورئانە نەهەیەکی زۆر بە قووەتی لێکرابێ و لە فەرمایشتی پێغەمبەرگیانە صلی الله عليه و آله وسلم نەهەیەکی بە قووەتی لێکرابێ و بە کەبیرەدا ئەندرێ، ئەوانش نەهەیەکی سەرزارەکیە کەمیان تیا کرابێ ئەڵێن ئەوانە لە سەغائرن. یا هەندێک لە زانایان ئەفەرمون ئەوەی لە قورئانە نەهی لێکرابێ ئەکاتە کەبائر، لە سوننەیە لێکرابێ ئەکاتە سەغائر. ئیتر ئەمە هەمووی ڕەئی زانایانە لەسەر ئەوەی سەغائر و کەبائرە بۆ جیاکەنەوە. بەڵام هەر هەمووی دێتەوە سەر ئەوەی کە گوناهەکان دوو بەشن، وەکو ئیمام فەرمووی کەسی ئیماندار لە کەبیرەکان خۆی ئەپارێزێ، مجاهدە ئەکا، جوهد ئەکا تێنەکەوێ، لە سەغیرەکانیشە ئیستیغفاری زۆرەکە و زۆر داوای لێبوردن لە خوا ئەکا جەل جەلالوه. وا تەسەوور مەکە کردنی گوناهی کەبیرە پێت ناکرێ و ناڕەحەتە. جاری وا هەیە گوناهی کەبیرە بەبێ ئیرادەی خۆی یەتە سەر زمانت، بەتاتی زمان لە گوناهی کەبیرە زۆر خەتەرە. ئەکرێ درۆیەک بە زمان تا هاتبێت و بە گوناهی کەبیرە لەسەر نووسرا. ئەکرێ زمانت بوهتانێکی گێڕایەوە نەکردی، گێڕایەوە و بە بوهتان بۆی نووسرا و گوناهی کەبیرە لەسەر شانی نووسرا. ئەکرێ زمان شەریک بۆ خوا قەراردان بێ بەسەریە. ئەکرێ زمان ئەنواع جۆری گوناه توش ببێ و هەمووشی گوناهی کەبیرە بێ. تەسەوورکەن ئێستا ئێمە هەندێک جار بەبێ ئاگاداری خۆمان زۆر تەبیعی موسڵمانێک ئیماندارە غەیبەتەکەین، وا تەسەوورەکەن هیچیشمان نەکردو، زۆر بەلامانەوە ئاساییە باسی ئەو موسڵمان باسی عیبێ. یعنی هەر موسڵمان شتێکی پێ ناخۆش بوو تۆ باست کرد تاو تۆ غەیبەتێک کرد. ابن القەیم ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ویستی پێمان بڵێ لای خوا تەنها نەفسی سەلیم، دڵی سەلیم ئەخوا، ئەو کردەوەی بە دڵی ساغەوە کردوتە. ویستی پێمان بڵێ صراطی مستەقیمی خوا جەل جەلالوه ئەو ڕێگایە کە هەموو ئەولیا و صالحین و شوهەدا و ئەصحاب بەسەریا تێپەڕیون، صدیقین لێوە ڕێچکەیان بڕیەوە ڕۆشتون، ئێوەش لێوە بڕۆن. هەموو لە ڕێلادانێک لەو صراطە مستەقیمە ئەکاتە گوناهەکان. ئیتر گوناهەکان هەر جۆرێ بن، ئەو گوناهانە بن کە مەلەکین، ئەو گوناهانە بن کە شەیطانین، سەبوعین، بەهیمین، گوناهە گەورەکان بن، گوناهە بچووکەکان بن، بە ئاشکرا بن، بە پەنهان بن، بە هەر بەشێ لە لاشەی تۆ بن. هەموو ئەم گوناهانە لە صراطی مستەقیم لاد ئەدەن، لە قەلبی سەلیم لاد ئەدەن. خوای گیان ئێمە گوناهباری خەجاڵەتباری تاوانبار لە تۆ ئەپاڕینەوە و ئەلاڵینەوە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحم و کەڕەمی خۆت، بە بەزەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببوورێ ئەکرەم الئەکرەم. خوای گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە. یا ڕەبی خوای پەنا ئەگرین بە تۆ لە شەهوەت، پەنا ئەگرین بە تۆ لە غەفڵەت. خوای گیان خواناسی و دینداریمان زیاتر کە، ئارامی بەسەر دڵمانە ببارێنە، ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە، ئارامی بەسەر شارمانە ببارێنە، ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە، ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە. پەروەردگار لە ساحەی مەحشەرە ئارامی بەسەرمانە ببارێنە، لە کاتی سەرمەرگمانە ئارامی و ئاسایش بەسەرمانە ببارێنە. خوای گیان ئارامی و ئاسایش بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببارێنە. خوای گیان عەفو و کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. ئێمە عەبدانێکی زۆر زەعیف و گوناهبار خوایە هانامان بۆ لای تۆ هێناوە،
چاوەڕێی بەزەیی تۆ ئەکەین چاوەڕێی ڕەحمەتی تۆ ئەکەین چاوەڕێی مەغفیرەتی تۆ ئەکەین دەیا ڕەبی خوای گیان ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە هیممەتمان بەرزکە بۆ تاعەت و دینداری هەیبەتمان و پارێزەیە ئەکرەمە الئەکرەمین زەلیلی دەستی زاڵممان مەکە خوای گیان زەلیلی دەستی دوژمنمان مەکە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان داوا لێ ئەکەین ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حرام نەبین خوایە محتاجی حراممان مەکە خوایە محتاجی حراممان مەکە یا ربی پەروەردگارە عەفو و کەڕەمی خۆت بەسەرمان ببارێنە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشکمان ببورە لە گوناهی هاوڵ و ڕەفیق و عەزیزمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەزەیی خۆت بەسەرمانەدا ببارێنە خوای گیان تۆ خۆت ئەزانی ئێمە زۆر محتاجی کەڕەمی تۆین تۆ کەریمی دەستی هیچ کەسێ ڕەت ناکەیتەوە دەستی ئێمەی گوناهباریش ڕەت مەکەرەوە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان ئیش و کار و حاجەمان زۆرە تو گەوری خۆت هەرچی حاجەیەکمان هەیە لە ژیانە بۆمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان تووشی گوناه هاتووە پەروەردگارە لێی خۆش بە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان مصیبەتێک ڕووی تێکردووە یا ڕەبی خۆی لەسەری لا بە ئەومان کەم ڕزق ڕسی حەڵاڵی زیادکە ئەومان قەرزارە قەزی سەرشانی سووکە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دوعایانەمان لێ وەرگرە یا رب العالمین خوای گیان لە نێوان ئێمە و گوناهەکانە بە ئەندازی مەشریق و مەغریب دوورمان خەرەوە پاکمان کەرەوە لە گوناهەکان یا رب العالمین خوای پەنا ئەگرین بە تۆ لە گوناهی گەورە پەنا ئەگرین بە تۆ خوای لە گوناهی گەورە خوای داوای لێبوردن لێ ئەکەین لە گوناهی بچووکە کردومانە سەواء تەوبەمان لەسەر کردو یا تەوبەمان لەسەر نەکردو تۆ لێمان خۆش بە یا رب العالمین یا ربی خوای گیان عفو مرحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئەم دوعایانەمان قبول کە یا رب العالمین سپاردە لای تۆ زایە نابێ و ئیمانمان سپاردەی تۆ کرد خوای ئیمانمان سپاردەی تۆ ئەکەین تو گەورەی خۆت ئیمانمان سپاردەی تۆ ئەکەین یا ربی خوای گیان عفو و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای گیان بەهۆی عیباداتێکەوە کە بۆ تۆمان جێبەجێ کردووە بەهۆی ئەم دەرسەوە کە لەبەر خاتی تۆ کۆبوونەتەوە تایە تو گەورەی خۆت دوعاکانمان گیراکە عیبادەکانمان گیراکە تاعەتمان قبول کە ڕەحمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای لە دنیا بەرزمان کەرەوە لە ئاخرەتە لە خزمەتی خۆتا بەرزمان کەرەوە بمان گەڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري خواهي من قبولك يا رب